سربەرزیە بۆ تاک بە تاکیەوە ئێوە ئەو خەڵکە وڵاتپارێزان کە کێی شانازی دەتەوەیەک بەخێر بێن سەرچەر و سەرچاوە. من لە سەنگەسەرەوە هاتووم پیرۆزبای لەم گەراکانی کورد دەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادە بوو. هیوادارم ئەم ڕۆژەگەەوە ئاگرێ بکرێتەوە کە هەموو گەرانی کورد لێرە کۆبنەوە بێکەوە. نەورۆز پیرۆزە لە گەرانی کوردان خەڵکەکە هەمووجا لێرە کۆ دەبێتەوە هیوادارم هەموو کات لێرە کۆبنەوە. بەڵێ هەموو ساڵە کاتچوینە ئێمە لێرە کات بەسەر دەبێ و لێرە لەگەڵ ئەو خەڵکیە کۆبینەوە و خۆشی خۆمان پێشان دەدەین. هیوادارم هەموومان لێرە کۆبینەوە هەموو نەورۆزێک بەخۆشی بکەین. تێمانیەوە دێم بۆ قەندیل ئەمە بەس پار نهاتین تر هەموو ساڵەکانی تر هاتوینەوە لە 2007 لێرە جژنەکەینەوە. قەندیل خۆی دڵی کوردستانە، نەورۆزیش جژنی کوردانە. ئەو دوانە پێکەوە یعنی پیرۆستریشتن بۆ شخصی خۆم بەلایەنی منە پیرۆستریشتن لەبەرەوە ئێمە هاتوین لێرە ئەم ڕۆژە پیرۆزە یاد دەکەینەوە. ئێمە چەند ساڵ پێشتری شەر هاتوینە هیچ شتێکی وا ڕووی نەداوە هەستەکەمەوە دوور بێ لە ڕاستیەوە تەنها ترسێک بێ لە دڵ و دەرونیانە. هیوادارم کە ئەم ساڵ بۆ هەموو ژنانی کورد و هەموو ژنانی جیهان بێتە ساڵێکی سەرکەوتن بۆیان بێتە هۆیەوەی کایتر ئەو زنجیر و قەیدانە ئیتر بشکێنی لەسەر ژنان. هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکە خوازم. لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرکایە، لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرکایە، تەق 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 چێیە ئەوە دەبیرم ڕۆڵە گیان بۆم هێناون کێکی جوان دەیبیکەرەوە ڕۆڵە گیان دەنگێک دیارە هەی فێڵ بەس مرۆ ڕێوی تەڵەکە بەس Bunlar bizi, ben o zaman yüzde bir can pirozlukun, ömrünün de feri karşıya da